ماری کریسمس لە کۆباسەوە ساڵی تازەتان لێ پیرۆز بێت. ئەم شەوی کریسمسە. شەوی کریسمس لە مەسیحیەکان ئەو شەوەیە کە تیایدا حەزرەتی عیسا هاتۆتە ژیانەوە و لەدایک بووە. بەڵام سەبارەت بە پیرۆزیەکانی ئەم شەو لە لای مەسیحیەکان ئێستا من لە کلێسای ماریوسفم ئەمەوێت لەگەڵ ئەوانە قسە بکەم و بیان دوێنم بۆم باسکەن ئەم شەوە ئەوان تایبەتمەندیەکی هەیە لایەن و ئەم جارە بە تایبەتی لە ئاینی کریسیانیەتە چ گرنگیەکی هەیە و بۆچی هەموو سەری ساڵێک ئەم دارەجا ئاگرسێنن و لە شەوی کریسمسە ئەمێ بزانم خانەوادە مەسیحیەکان چیەکەن. نوێش لەگەڵ ما بن. شەوی کریسمس وەکو شەوێکی زۆر پیرۆزە لای کریسیانەکانەوە کە ڕێوڕسمی جیازمان هەیە، نوێژی تایبەت بە خۆمانمان هەیە، تایبەت بە جەژن، بەیانیش وەکو جەژن بەیانی زوو هەڵەسین بە خۆیان نانەخۆین، خوشکوبرا ئیسلامەکانمان هەمویانن بۆ ماڵمان، جەژنە پیرۆزە لەکتریەکەین. باشە پێم بڵێ داری کریسمس هیچ سیمبۆلایزێکی تایبەتی هەیە؟ داری کریسمس لە مانگی 12یە کە ڕەمزێکە بۆ لە دایکبوونی پێغەمبەرەکەمان عەلەیهی سەلام کە لە هەموو جیهانە جێیەکی زۆر تایبەت و خۆش دروستەکە. ساڵی 2025 ساڵێکی چۆن بوو بۆ جەنابە؟ وڵای خۆشی و ناخۆشی تیا هەموو ساڵێک، بەڵام لەخوا بەزار بێ خۆشەکەی زۆرتر بوو. ئیشەڵا 26 بۆ هەموو کوردستان و بۆ هەموو خەڵکی جیهان خۆشترە بێت. باشە وتت دایکم لە ژوورەوە چاوەڕێمەکە. بۆ ساڵی 2026 چ ئاواتێک ئەخوازی و لێرەوە چی بە دایک دەڵێ بۆ ساڵی 2026؟ ئیشەڵا تەمەنی درێژە بێ، ئیشەڵا هەموو ناکۆکانی جیهان هەمویان چارەسەرە بن، هیچ کەشێک نەمێنێ لە هیچ جیهانێکە. ئیشەڵا هەراوە پێکەوە ژیان و تەبایی لە ناو خەڵکی کوردستان و هەموو جیهانە هەر بەردەوام بێ. بەڕێز ئەم کاتەوە باش ماری کریسمس زۆر سپاس. پێم خۆشە ئەم شۆکەشەی کریسمسە مەسیحیەکان لە کەنیسە کۆبوونەتەوە متان لە کلێسان ئەم مۆمانە سەرنجی ڕاکێشان باسی مۆمانەمان بۆ بکە. سەرەتا بەخێر بن، گەورەتان کردین بۆ کلێسەی ماریوسف لە سلێمانی. لێرە تیمسالی مەریەم عەزرامان هەیە بۆتان شەرحەکەم و مۆمیشی لێ و بۆکسێکیشی لێیە. ئەم بۆکسەمان یەکەم جار مۆمەکان دائەگرسێنیت و مرازێک داواکەی لە مەریەم عەزرا و مەرج نییە لەسەر هەر دینێک و مەزهەبێک بیت، مەسیحی بی، مسلمان بیان ئێزیدی بی، هەر دینێک بیت مرازێک داواکەی لە مەریەم عەزرا بۆت ئێنێتە دی و لە دواییە لە 250 دینارەوە تا هەر چەندێک بتوانیت بیبەخشی بۆ بۆکسە. ئەو بۆکسە بۆ کەسانی هەتیون و بۆ نەخۆشە هەموو مانگێک قەشەکەمان کۆیەکەنەوە و ئەیبەن بۆ ئەو شوێنانەی کە پێویستیان پێیەتی. پەڕێزیدیان ئەم بۆکسە کە دانراوە ئەو پارەی کە تیاکو هاوکاری کۆکرێتەوە هیچ لەناو خودی کەنی کلێساکە بەکارە هێنرێتەوە یان نائیلا ئەبرێتە جەرەوە بۆ کەسانی کەم دەرامەت بێسەر پەرشتیار؟ نەخێر بە هیچ شوەیە کۆ ناکرێتەوە بۆ ناو مەسروفاتی ناو کەنیسە. ئەمە هەموو مانگێک یان 6 مانگ جارێک پارەکە کۆکەنەوە و ئەینێرن بۆ نەخۆشخانەی هیوا بێت لە سلێمانی یان هەر نەخۆشخانەی پێویستی بە ئەو کۆمەکە بێت یان هەر ماڵە هەژارێک پێویستی پێی بێت و لێ قۆما بێت ئەنێرن بۆ ئەو لە ڕێی قەشەکەمانەوە. لە ڕۆژی کریسمسە مەسیحیەکان نەریتی سەرەکیان چییە؟ ئەوەی کەن بۆ کلێسا و نوێژەکەن یان کۆبوونەی خێزانیتان هەیە یان ڕۆژی دوای ئەوە جەژن ئەگەێڕن؟ ئێمە لە 24 لەسەر 25 هەموو ساڵێکی دیسەمبەر لە کەنیسەی ماریوسف کۆ بینەوە لە سلێمانی و پێکێت لە فەقەڕەی نوێژکردن لە دوای نوێژکردن و دوایەوەش ئەوێ بە پیرۆزبایی لە یەکتری لە هەموو عالەمدا.